خۆشەویستانی شاشە جوانەکەی دیمەن تیڤ جارێک کە هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی دانپێدانان هیواداری میوانێکی ڕوحسوو بین بۆ ئەم جاریان بابەتی زۆر جوانان بۆ هەڵبژاردون. مامۆستا و کاتت باش. ئەم کاتی جەنابم مامۆستا بابەتی یەکەممان چۆن دیکتاتۆر دروست دەکرێت. بەڵێ جاخۆی بەڕاستی یعنی دیکتاتۆر ئەمەنە وشەیەکی ناشرینە چونکە نزیکە لە تراکتۆرە بەخوا سوای تراکتۆریش نابم من. وەڵڵاهی ئەمش ڕقم لیتی. ئارە وەڵڵا. بەس مامۆستا حازری دەست بۆ دیمەنەی بکەین؟ بەڵێ فەرموو. ئەخە ناڕێژان تۆ جۆ لە من بگرە بە قوربان. تۆ خۆ دەزانم من مدیری دەستگایەکی گەورەم کارم زۆرە بۆ ئەوەی لە کارەکانم سەرکەوتوم ئەبێ کاری خەڵک بڕێ. مەجیدگا من چیم دەوێت؟ ئەڵم شەو و ڕۆژە لە ئیشی یعنی هیچی ئاگا لێ من نەماوە ئێمەت ئێمال کردگا. ئەزان چییە؟ وعد بێ ئەم ماوەی ئیشم زۆرە بەس وعد بێ ئینشاءالله بەهارێ تۆڵەی هەمووتان بۆ ئەکەمەوە. باشە گیانە؟ قوربان داوای لێبوورنەکەم تەدەخولەکەم خۆم بۆ ناگیرە قوربان. سوود ئەزانم ئەوە خێزانتە. دقەیە لەخەت بەڕاستە. سوود ئەزانم ئەوە نارینی خێزانتە بەڵام ئەبێ بەیانیان کە هەستا نانێ بخوا نانێ بکا بەخێر چکە تۆ ژنی ئەوی هین یاربێتەوە ئەو ژنی توێ. فەرەج بڕۆ دەرەوە. قوربان تۆ نازانی لای من چەند مەکانەتی گەورەیە چەند ئیملاقی چەند زەخمی. فەرەج گیان چایەکە دانا فەرموو بڕۆ دەرەوە ئیشمان هەیە. وەڵڵاهی جوملەیەک هەیە ئەگەر یارمەتیم بی پێ بڵێ مەمنون دەبم. چییە کاکە دەفەرموو بیڵە و نەجاتم دە؟ وەڵڵاهی شعرم بۆ نووسی قوربان. فەرەج شعری چیکە؟ فەرەج چییە؟ ئەمە چییە بە خۆ دەمانچە نێڵە؟ دەمانچە؟ نەبابە دەمانچی چی وێسقانی کەلەکەمە. باشە دراوم چوو ماڵە بە خۆڕ نەژی. نەبابە من نینۆک مەکەم جامەرەزێ قوربان. باش شعرەکە بۆ بخوێنمەوە براژم لەسەر خەتە هێر دەقە. کاکە شعری چی بڕۆ دەرەوە چاوە؟ وا نەیخوێنمەوە ناڕم ئەم شەو ئەمە لە شوێنێکی حەساسە ئیلهامم بۆ هاتووە. لەکوێ ئەم ئیلهامەت بۆ هات؟ لەکوێ؟ با نێرم دەمنووسی. جۆ بگرە قوربان بەس جۆ بگرە. فەرەجیان بیخێنەرەوە من نەجاتە زوو بە. ئەی کوردستان ئەی نە ئەو هی مدیر ئامەکەی پێشووتر ئەویان نییە. خۆشەویستی خودا و خەڵک کاکە مەجیدی بە کەڵک ئەها سەیریکە. دەستت خۆش بێ دەفەرموو بڕۆ دەرەوە. ماومە جارێ. تۆ ئازیزی مامۆستامانی تۆ خۆشەویستی هەمووانی ڕۆحمان گیانمان هەر بۆ تۆیە کاکە مەجی سەرمان لە ڕێیە. باشە گیانەکەم تاوا فەرموو بڕۆ دەرەوە. یەک دێڕماوە فەلسەفەی شعرەکەم لەمەیایە. جۆ بگرە. ئەمە لە چی ئەوە لە چی؟ بۆ پێشەوە کاکە مەجی بۆ پێشەوە کاکە مەجی. باشە تاوا تێگەشت. قوربان ئەزانین چۆن ئالۆ. مەجیدەوە چییە و کابرا شەحرت بۆ خوێنێ؟ شەر بە باڵاتە خوێنێ چییە؟ خێرە لە ئیشایەت شەعرە نووسێ؟ باشە ئەزانم چی ژنە جۆ بگرە. من لای خەڵک ڕێزی تایبەتم هەیە کەچی لای تۆ هیچ تەنگێکم نییە. وەڵڵاهی ئەگەر ئاوا بڕوە ڕێگای زۆر خراپ دەگرمە بەرها تێگەشتی ئەزانێت چی دایخەرەوە ئێستا من ئیشمە دێت دەی فەرموو دایخەرەوە. دای قەپاتی کرد. تۆ ئاوسە بابیتەوە. قەپاتێکا لەسەر نێکات. ئەی کە پێم خۆشە گەورم ئاوا تۆم بیت. ئەزانین چۆن ئەگەر نەرم بێعینە لوقمەقازی ئەو خۆن. مدیر ئامەکانی پێشوو گەورم من 25 دانە ساڵە مدیر ئامە بووە. یەک لە سەریە. تۆ ئەیان گۆڕی؟ نە مەقسەدم یعنی هەموویانم ئاوا بینیوە. جەنابەت 26ەمینیت. جا لەبەر ئەوە ئەوانی پێشوو زۆر نەرمونیان بوون. زۆر نەرم مەبە. ئەسە بۆ نمونە نەرمی وەکو بڵێن ئەسە تۆ دۆشەکەڵی هینە بینیوە لۆکە؟ لۆکەی چی کاکە من مۆزۆ چییە نازانم. مەبەستم یعنی ڕاستی شەکە مۆزوع عەلاقەی نییە بەس نەرم مەبە تۆمبە. یعنی مۆزەف بەخوا مدیر ئامەکانی پێشوو نەسیحەت مەکردن نایان لەگرتە جوێ. حەزەکەم مۆزەف کە هاتە ژوورەوە یا مراجعێ شتێک ئەو ئەژنوێ شەق بلەرزە لە ترسی تۆ. فەرەج ئەترسم ئەوانی ترن ئاوا بەو شێوەیە بەڕێکرد دەبێ هەموویانی تووشی خلیسکان کردووە. وەڵڵا قوربان من هەر خۆم دایمە حەزەکەم مدیر تۆزە تۆم بێ بۆی خەڵک لێو بترسێ. ئەگەر نەرم بیتیەکە عینەن ڕەحەتەڵقوو بۆ خۆم ئەخوا ناوەستا. یعنی نەرم نەبم بەڕای. ناوەڵڵا. فەرەج تۆ من فێرەکەی فەرموو بڕۆ دەرەوە دەی. گەور ئەوە چیە؟ باش قوربان. تۆ چۆن لە خۆتەوەی تێژوورەوە ها؟ کەسی لێ نەبوو؟ چۆن کەسی نەبوو؟ ئەمنی لێ نەبوو؟ هین مەقسەد لە ژوورەوە بوو. ئەمە چییە؟ عادی بێنە بزانم ئەوە ناکرێت بڕۆ ناکرێت بکرێەوە لە خۆمەوە لەسەر. چەند گەورم تو بۆ عەزیەتی خۆتەیە؟ ئەها سەیری مۆرە سوورەکەی پێوە نییە. ئەمە بەپێی بڕیاری 745 لەسەر 613 داش جیم دال فەقرە ئەلف بە ئەمە ناکرێت. ئەمە هەر مخالفە بۆ دەرەوە. ناکرێت دەرەوە.
دەرەوە کاکە فەرموو بڕۆ دەرەوە ڕاستەکە بڕۆ پێ دەرەوە دەڵێم بۆ دەرەوە بڕۆ دەرەوە هەیلەوە گەورم ئەها چۆن ترسا ئەوە لەگەڵ لێ تووڕەبوو دەرەو یەکتە ترسا خەجاڵەتم داوای لێبوو نەکەم ئەم لوتەم دوو ئاخر بۆ پشبی لەم کاتەیە گیان داوای لێبوو نەکەم گەورم هیچ جانی من نەیەش خەجاڵەتم پشمیم وەرە پشتەکەمەوە چوار شەقی مزرم تێ هەڵڵە خەجاڵەتم داوای لێبوو بدەریەکەم کاکە بورام فەرموو بۆ دەرەوە ئاخر خوای دەوەرە بم کوژ ئاخر بۆ پشم بەسەر مدیران بۆ فەرەج هەڵتە بڕۆ دەرەوە ناڕۆم گەورم ناڕۆم لە خۆم نابووم غەڵەتێکم کردو ئەبێت حەقم لێ بکەیتەوە کاکە من بورام هەڵتە بڕۆ دەرەوە خۆ ڕاستیش دەکات ئەی ئافرن فەرەج گیان بانێ کردم گەورم کاکە وەڵڵاهی بانگی تۆم نەکردووە فەرموو بۆ دەرەوە ئاخر دازانین چون گەورم بانێ کردم من کاکە فەرموو بڕۆ دەرەوە ڕوودادێکم بڕۆ دەرەوە ها سەردا چت کرد ئیشەکە ماشی کورنا والله ئیشەکە ماشی سی ئەو باسی وەسی مدیرتان دەکرد ئەوەندە باشە ئیشی بەڵا ناوزیشی من خەڵکی دەکا ئیش دەڕۆنی وەڵی ئیشەکەی می نەکرد قوربا بە بەڕاستە تۆ تێکچوویتە پێ باشی چی والله کاکەوتە نەکرد کورە چۆن نەیکردو والله نەکرد انشاءالله بە پاڵنیان فەدەیری لە کاکە پتیان بڕۆ دەرێ کورە کاکە تۆ هەڵە دڕۆشتی نەچووی بۆ لای مدیر والله مدیر و کاکە نا بابا بزانە بۆ پرزگە چوویتە بۆ کێ چوویتە ئەوە نەکرد چۆن نەیکردووە کوربا پێ بڵێم ئەو مدیرە نییە ئەو پێشوو نەمانە ئەو پێشوو خۆ دەزانین چەکە لە ڕەخوارە بەخوا ئەم مدیرە لەبەر مۆزەفم لێ ئەمە لە کوڕی چاکە قسە خۆش هەر بەیانیان دێ بەیانی باشەکە ئیتر بەس بە قسەی خۆشە میشەکە دەکەی کاکە بەخۆ هەڵنازەمە دەر لێشیان دەم لێ کورە بێنە خۆمەچم بۆ تەکەمەوە بەڕاستە بانگوێک هەفتە سۆ معاملە دەکەم بەس متاخی ئینشاءالله خەمە نەبێت تۆ بە غەڵەت ڕۆشتی نەچووتە دەلای والله مدیر مەلێ هەدەریان ناکەم ئیستە بەسەر باش. بابێت چاوەڕێم بزانم ئینشاءالله تۆ لێرە چاوەڕێ بێسم دەچم بۆ دەکەم ئەو خۆشی هات ئەگە بەخێر بێ مدیرە خۆشەویستەکە مدیرە بەڕێزەکە مدیرە باشەکە ئەو بە چۆ ڕەشید وەڵا بۆ لای تۆ قوربان فەرمودان شە جێگای خۆ دەی فەرمودانشە بەسەر چاو قوربان دەی؟ وەڵا ئەوە تۆ هێشتا نەری ئەخەت معاملەکەم تەواو نەبوو گوتم بەشکم بێمە لای کاک ڕەشید و تەواو کرد پێمان وتی ناکرێ ڕەفزە تێگەشتی فەرموو فەرموو بۆ دەرەوە ئەو کوڕی مامە وتم ئەگەر ئیشەکەی بۆ بکەین و ئەوە لەبەرەوەی ئیشەکەی زەرورە و ئەوانە ئەوە کوڕی مام و ئەمانە ناخۆ لێم لای من تێگەشتی ناخۆم شتا لە لای من دەباشە قوربان وەڵام ویستم بێمە خزمەت جەنابەت من بەیانی خزانەکەم عملیاتەکرێ ئیشەکان ئەمڕۆ و بەیانیش تەواوکەم و ئیجازەی بۆرەگرم باش نییە قوربان جا خۆ بۆ منی عملیات ناکەی فەرمودانیشە جێگای خۆ ئیشەکان بڕێنە دەی ئێوەش خەریکی ئیش خۆتان من ئیشەکانتان بە جوانی بڕێنن دەی کاک ڕەشید هەرێ خەڵکە بووە لە خۆی گۆڕاوی هاوارەوە چی بوو؟ کاکە پێم نەگوتی گوتم مدیرەکەت ئیشمەلە ناڕێنی گوێش تۆندا ئێ چی بکەم کاک یانی سە چی بکەم؟ قسەم لێک هەفتە چاوەڕێ معاملە دەکەم معاملەکەم تەواو کە ئێ کاکە من بۆ منی ناکەی کە هەفتێکە چاوەڕێکە من چی بکە مشکلی منە کاک ئێستا چ بکەم ئێ کورە کاکەەوە ئیشەکەی خۆمی نەکرد برا دەفەرمو کاکە دەبڕە دەرەوە خوا حەفیز بێ ناکەن ناکرێت کاکە دەبڕە دەرەوە خوا حەفیز بێ وازم لێ بێنە کاکە خەریکە دڵمەتەقێ هاي فەرەت جارە مەتۆرە ژوورۆ ئێستا دڵی گەرمە بچیتە ژوورۆ لەوانەیە بچێ بە گشت تا چوزانم بڕێ عەفوی کردم ئاخر بەشم تۆ بۆ ئەپشمی بەسەر چای مدیر عامە بۆ با بیر کەمەوە چی بکەم چی بکەم فەرەج 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 ئای پیاوە چی دەکەمەوە فەرەج کوڕە هەیماڵت بە قورجیرۆ تۆ چی لە من کرد بەس نەبوو پەرداخە لەشکا گەورم کوڕە پەرداخت چی تۆ جارێ پژمی لەبغت کردم ئەم جارە تەڕت کردم ئێ باشە من ئێستا کۆبوونەوەمە ئەوە بچم لە کۆبوونەوە دانیشم مهم ئەوەیە تۆ منە عەفو کرد بێت داوای لێبوو نەکەم پشمی کوڕە عەفوی کوڕە عەفوی کوڕە کاکەوازم لێ بێنە لە ڕای خوا بزرمە لە پێش چاو مەجید ئێمەڕۆژی هاوسەگیریمانە ئێ باشە دەی من ئاگام لەم شتانە نەماوە بەڕاستی فەرموو هەرەوەی دەگەم گۆڕاوی چی دەوێ فەرموو ئەمرکە
چی مەوێت ئەو ڕۆژی هاوسەرگیریمانە یانە یەک ساڵێکە من ژنی تۆمە هاوسەری تۆمە ئێستا چیت بۆ بکەم؟ بەسەرەوە چیت بۆکەم خۆشەویستی مەبێت هیچم لێت ناوێت ئەزانی چی پارە هەیە ئەتوانی پارە هەڵگری بڕۆ بۆ خۆت ئیزدواجەکەی خۆت بکە من مەجالم نییە مەجید من لەگەڵ پارەی زدواجم نەکردگە تایسەت بینیتە کەسێ بە تەنێ زدواج کات من لەگەڵ مەجید دایس هاوسەرگیریم کردگە نە لەگەڵ پارەکەیە ئێ باشە من مەجالم نییە ئیشی خەڵکم لەبەردەستایە داوای لێبردنم هەیە من ناتوانم بێم بۆ مناسبەیە فەرم و پارە هەڵگرە و بڕۆ بە خۆت ئەو مناسبەیە جێبەجێکە یعنی ئەمنت نابێت نەموتۆ تۆم ناوێت ئەڵەم بۆ مناسبەیە نایە داوای لێ قسەی تۆ هەر ئەوەیە مەجید چی بووە ئەوڕۆ خزمە گوزارەکە شاری خوێندوت یانە غوڕوو کردووتیەوە چییە بۆ بات لێ هاتووە غرور بم غرور نەبم هەرەوەی داوای لێبردنم هەیە هەرەوەیە مەجید تا غروری خۆت نێریتە خوارەوە ئەمن نابینیت تەواو کاتی خۆتە کاکە مەجی عەفوم نەکایە و پژمینە بەخوا برا ژیانم فەوتاوە ئەم ماڵەکەی کاکە مەجیە با بڕۆم لێم نەدزن لە دەرگا بەم نا بەرە جارشتی وانەکەی تەلەفۆنێکی بۆکەم دقيقة صعبة والبانة بالمدير مدير أو لا والله مدير أو جرسة والباني جرسة قم تقف برم باو کەڕامە فەرەجەم ئابێت چی بێ بۆ خاتری خوا ئەلۆ کاک مەجیگیان باشی دەحواڵت کاکە باشم بە قوربان باشم فەرموو چی دێجیان واللهی وتم بزانم عەفوو کردووم کاکە قبوڵم کردووە کاکە بوراوین چاوەکەم بوراوین کاکە کاتم مەگرە ڕجار لێرەکەم کاکە گیان آخر کاکە مەجیگیان بە قوربانە بم بۆ من جایز نییە بۆ من هەر عیب و شوورەیە من دانیشم بپژ من بەرامبەر بە مدیر عامەکەم شتی وا چۆن نەبێت غەڵەتێکم کردووە ڕۆ ناکەم عەفوم بکەیت کاکە بوراوین تۆ تێ ناگەی کوردی یعنی بوراوین تەواو ڕجار لێرەکەم ئیشم هەیە وڵات تووڕەم کوێ کاتە تۆ تۆڕێ ئەڤین گەڕابێتەوە الله سەڵتی دەرگاکەشیان خۆشە مدیر عام وا هاتم ئەمە تۆی دیسانەوە وڵا وتم بەخوا لێم خۆش نەبووە با بچم بزانم تەکید کەم کاکە تۆ چی لە من دەوێ بە قوربان ئاخر دەحازم کە بزانم تەکید کەم دڵم ئەو ناقەوتەوە من زانیمە خەو چییە نانم خواردووە کوڕە دەوەرە خۆزەڵ خۆرتە دەوێمێ وەرە تۆ چی لە منێ بۆ خاتری خوا دەوەرە ڕۆژوورەوە وەرە تۆ چی لە منێ بۆ خاتری خوا وڵی کاک مەجیگیان ڕاست وەڕەوان پێ من ئەم شۆ نەزانیمە خەو چییە نەزانیمە خۆراک چییە نەزانیمە ئیسراحەت چییە بڵێ کاک مەجی منی عەفوو کرد بێت کوڕە کوڕە وەڵڵی خۆت و ئەژدا و ئاباتم عەفوو کردووە کاکە ئەمە پێخۆش آخر بۆیە حەزم کرد هاتم دڵنیا بم تەکید کەمەوەیە چکە پشمەیەک بەسەر مدیر عامەکە هەر جایز نییە وتم ێزانی تەواو تەکید دڵنیا بم کوڕە یعنی کوڕە وەڵڵی ئینسانی وەکوویەوە ئازادی لە ئاسماندا بەجێ ئێوە هەر شەتری کۆیلی هەڵەدەن ئەوە هیچ شاری شاپ لە خۆشی نمۆر مەکەرەوانێ یعنی ئێستا تەواو دڵنیا بم کوڕە دڵنیا بە چای خۆتان بینیتان ینی کەسانی ماستاوچی بۆ مستەقبل هەرە بێت تێهەڵان بخوا هەرە بێت سووک و ڕسوا بکرێت یاخوا بە دوور بێ لە هەموو کەس چونکە بە جددی مستەقبلی ئەم وڵاتە ماستاوچیەکان خراپیەکەن مامۆستا بەرپرز هەن دەیانوێ خزمەتی خەڵکی بکەن کاکە نەفەر هەنە هەن پان دەکەنەوە هەن گەورەی دەکەن وەچی دەبدەبینیە فوتێ دەکەن هەر گەورە دەبی و ئاخری دەتەقی غرورە بێ کە تووشی غروریش بوو تەواو ئەوەی دێدێ دەرێ وەڵڵاهی وە بەرپرسەکی خراپ کرد کاکە تۆوان لێ کردیە زۆر باشە مامۆستا
بابەتی دووەممان چییە؟ بابەتی دووهەممان لەسەر عیادەیە. من نامێ بچمە وردەکاری ئیشەکەەوە بە چای خۆتان سەیری لەو عیادەیە چی ئەگوزەرێت. فەرموو. وەرە دادەگیان بۆ کۆچی بۆ کۆچی ئەچم لای دکتۆر باشە چی بەلای بۆچی بێ لە خۆتۆ بچنە دوژور ئیشمەیە خۆ بابا شتێک بەسرەیەوە ئەبێت تۆ قسە بکەیت و بۆ پرسیکەیت تێی ناگەی پرسی چی بکەم ئەڕم لای دکتۆر بابا گیانە تو هەرامەکە ئەوە عیادەیە نەخۆش نابێ چۆن نەبێ قوربان ئەوە یەک سەعاتێکە لە یەک سەعاتێکە لە دەرە بە تەلەفۆن دوک ساکە و هاتووەتە سەر ئەوێ ئەمە موشکلە مەس موشکلە ئەی خوا بۆ هیچ دەتێ ناگا لە من هەموو موشکلەکانی دنیا ڕژای سەر من ئێوەش بوونە ئەوانە لۆ ئێوە تێ ناگەن هەڵۆ هەدە سامان وازی لێبێنە قسەم کردووە تۆ قسە نەکرد سێ ساعتە لە لۆ کات ئێ من چی بکەم بێمە ژووریانە وەرە ژوورەوە وەرە ژوور سامان نەیتە ژوورەوە من بەردێ بەسەر خۆمە ئادەم فەرموو دادەست دانیشمیان نایڵ خۆ فەرموو خاص اینجا بەخێر بیت وڵا بەخێ ناتم یەک ساعتم ناقشم لەگەڵاکەن ئەحوال بەرەوە ئێمە بەرەوە کورە هێمنی چی هێمنی چی هێمنم بۆ ماوە بەڵێ ئەمرکە چیتە کورە ئەمر چی بە قوربان ئەمە 1001 مشکلە مەز 1001 مشکلە لە دەست منداڵە لە دەست مێردم لە دەست نەخۆشیە لە دەست خەیزان کورە هەموو شتە لە ئیشە لە هەموو شوێنە من مشکلە مەز لە هەموو شوێنە ئەوە چی ناویەوە سامان قەڵەوە سامانە ساعتە وەکو مێردەکەمە هەر قساکە مێردەکە و ئێستا تۆ تێم بگەێنە بزانم جەنابەت نەخۆشی ناوەڵا خۆم ئایبم نییە مێردەکەم نەخۆشە هەتاکو بەیانی بەدەم خۆوە قساکە مێردەکە بەدەم خۆ قساکە دۆزیمەوە دێ چییە؟ چی بدەمێ دکتۆر چی بدەم ئەزانی چی بدەرێ؟ کاتی بدەرێ کات چیە دکتۆر وڵات هێ نەگەیشتە ئەی تۆ ئەمە نە قساکەی بە ڕۆژ مەجای ناید و کەلی مەقسە بکە ناچار بەدەم خەوە تا ڕۆژە بە تۆ قساکە کاتی بەرێ بۆ تێ ناگەی سرم هەی شاتم ولاکی وەڵی مێردەکەم قسەی فرەترەکەی ئەخر ماڵێ بە قوڕ نەگیرێت ئەمە نە قسە ئەەکەی مەجال نایی مێردەکە دوو کەلیمە بڵێ بە ڕۆژ ئەوە بۆیە شەو ئاوا بزڕکێنێت و بەدەم خەیاڵەوە هەر قسە ئاکات زۆر وتن ئەزانین چۆن بە کەڵک نایە جای واشتی خراپی شەڵیت ڕاستە مامۆستا بابینە سەر بابەتی سێمان بابەتی سێمان دەزانی چی ها ئەی چۆن بەزیرم لەماوە بیرم نەمایە مامۆستا ژنمێر دەکەن شەڕیانە نازانن چۆن ناو لە مناڵەکەیان بنێن بیرم کەوتەوە حازری بەڵێ یەڵە بە دەست پێ بکەین ئەکشن مەگری ژوژوگیان گریان گرانە مەگری ژوژوگیان گریان بەس ژوژوی چی دەمەگری مەغدی گیان گریان گران مەغدید مەگری ژوژوگیان مەغدید یعنی مەغدید ناو مەغدید ژوژو نەخێر مەغدید ئەمەە سەیری فلیم و ملیمەکەی عقلی تۆش تێک چووە زانی ژوژو چێ ژوژو ناوی حیواناتە باشە یانی چیەوە چی ناو مناڵەکەنیانگە مەغدید چۆن مەغدید زۆر مهمە خۆی مەغدید یعنی هینە نازانم وەڵاوە باوکم ناوی نازانی ژوژووە نابێت مەغدید یعنی مەغدید ئەها چەند خۆشە مەغدید هەمە سەعی مەغدید بۆ ژوژوو نەوێ نا مەغدید یعنی مەغدید خۆم قسەم تیا کردووە پیاوەکە وەندە کلاسیکی یعنی ئاگە لە تەکنۆلۆژی نییە حەزم لەو شتانە هەر نییە من باشە بڕۆ ڕادیۆکە بێرە ئێ هەر کەلێمێکی ئەوەڵ کەلێمە گوت ئەیکەنە ئەوە وەڵڵا ئێ باشە وا کردمەوە وتی پلایز نایبینین هەر پلایز شتێ بێوادی ئێمە ئەوەیە یەڵە یاڵای کرد شووتی وەنیە دەبێنە مەغدیدم بەرێ دەبێنە مەغزی چی بوو پیاوە ناژێشکێ قابێ هێلکەی تیابێت جلی کوردی تایە بۆ مەغدیدم کردی بۆ بڕۆ ڕاکە و ڕادیۆی بێنە ڕاکە ژوژوو مەغدید ژوژوو دەبڕۆ توێ سەیری کە چۆنی قوربانی بم چاویشی لە خۆمە چێت ئەوە چێ باو کارڕادی شنەکە ڕاکە خۆی پیس کردووە مەغدید عادی ڕاوەسە بابزانم دایگرچێن ئەمەم لێ بگرێت بە قۆربانی بە وی کە جوانی جۆ بگرە شنەکە داگرسێنم یەکەم کەلیمە هەر شتێکی وت ناوی ئەنێنەوە حازری ئاتمانەوە بووتر حکوومەت
پێویستە خزمەتی هەژار و بێدەرامەتەکان بکەن تەواو دەبێ هەموو هاوڵاتیەک وتی حکومت ئەبێ خزمەت کرێت کەواتە ناوێنێن حکومەت مناڵەکەمان ناو ناچی حکومەت بە قوربانی حکومەت بم ئەزانین چۆن ئەبێت جوان جوان خزمەتی حکومەتکەی نێڵی حکومەت برسی بێت دەڕەقەم شیری بۆکەی بۆ حکومەت باشە ئەبۆ ئەبێ خزمەت کرێت حکومەت یان بە قوربانی بم حکومەت دیلێ حکومەت گازەکەی لێسەوە حکومەتە و چییە؟ گازی جێگرێ قوربانی بم حکومەت یان حکومەت گوێ بگرە ئەوە دایە و بابە بە سەرما و گەرما خزمەتێکە بێوەفا نەبی بەرامبەرمان ها لە خۆمەچە پیاوەکە چۆن بێوەفا دەبێت بەخوا دەنگی دایکێ دەربێنی ڕۆژی 100 شەقی تێڵێم چۆنە وەنیە قوربانی بم دیگی مادام کوڕەکەمان ناوە حکومەت ئێستا چم لە بازار یەک دنیاشتی خۆشی بۆ کڕم یەکەی شیری بۆ کڕم دایبی بۆ کڕم چکە ئێمە گەورەیەکەین ئەویش کە گەورە بوو خزمەتی ئێمەکە ویش کە جوانە وتی دەگە حکومەتی یان چاویشی شینە ئەرە وەڵاوکە خۆتە زووەرەوە بە خزمەتی حکومەتکەی لەلای ڕۆڵی شیرینم سلام علیکم سڵاتیاکە باشی بوونە هیلاکی سرقشە بۆ والیاتوە قایمەیەکە دامەتێ شت بۆ کوڕەکەمان بکڕم بۆ حکومەت ئەچوومە هەر شوێنێک ئەی وەڵی لەو قیاسەمان نییە بەخوا حکومەتی ماشەڵڵا بووە بەس بەخوا تەڵەباتی زۆر لە حکومەت هەر هیلاکی مناڵە چی لێکەی هەر جارێت تۆ قوتوێک شیردێری بۆ ڕۆ دوودانە تاوردووە آخر ژنەکە من ئەڵێم با کۆن نەبێت ئەجار خۆتوانم دەقوتوو بکڕم کوڕە کۆنی چیەسە دوودانە دوای کە خراب بوو بیتێ دوای مناڵەکەمان تووشی ئینتەلابێ بەخوا بە کەڵک نایواز بێنە باشە پیاکە یەکشت بەس وات بەکە دڵم ناشکێنی ئەم جارە خوا تۆ نازومە کرد بەسەر مناکی دڵی تۆم بۆشکێ ژنەکە چییە؟ یەک هەفتە مناڵە دایک بووە باشە با نایبینە بەسێ نایبینین چی؟ بەسێ خوا آخر بەسێ ناوی بۆ ناوێنین بە چوار هەر ژنەکە تۆ تێک چویت بابا من سێ چوار شەوە باوکم بێتە خەوڕێ هەسە هەتی و کوا مەغدی دەکەو ناوێنێن مەغدیت ئەم نیش دایکما کەسە خەومەرەجی بیکە بەسێ چی لێکە؟ مەغدیت یعنی مەغدیت پیاوەکە من بۆ من و تۆ ناکرێت ئەمە ناقشە هەسە ڕادیۆگە بێرەوە کۆ جارەکەیت هەر شتێکی گوتەرەوەی پێ ئەمە چییە ئەتۆ دایکە تێتە خەوت ئەمن باوکم تێ تۆ باوکت تێ من دایکم تێ ئەو ناکرێت بۆ من یەڵە ڕادیۆکە هەسە بڕۆ بینە ژنەکە لەگەڵ دامگرسان یەکەم کەلیمە هەر شتێکی وت ئەگەینە هەراوە ناوەکەی ئەوە حازریت؟ حازرم میلەت پەرلەمانی دروست کردووە بۆیە دەبێت تەواو میلەت وتی میلەت ئەسە دوو مناڵمان هەیە حکومەت و میلەت خوا نەیبڕی شەڵڵا دوو مناڵت دامەتێ حکومەت و میلەت پیرۆز بێ بابی حکومەت و ملت ئیشەڵڵا ئەم شەو حکومەت گوێم لێ بوو هەتا بەیانی ئەگریە نازانم چی بوو ئیشەڵڵا میلەت وەکو حکومەت نابێت دەی جواب بەرەوە ڕەزا ئاخت و ئەلەو ڕەزا چۆنی کاکە من کە تەلەفۆنە بۆکەم بۆری ناگەی تێ ناگەم 5 دقەی دەوام ماوە تۆ کەیەکەیتە لای من کەم گەینتە دایرە بە قورئان خیا بەدرێ چۆن ئیزدیحامە ناتوانم خۆم بڕۆم باشە خۆمە ڕۆم بۆ دایرە بە قوربان دەم ڕەزا پێی نەخوالەوە پیاوەکەت خۆ ڕاوەستەم دەڕۆمە لای شیلە ئەو مناڵە بگرە باشە دەڕۆم وەرە ژنەکە منە چم بۆ دایرە آخە بیبارمان نەماوە گەمە بۆ نیمەڕۆ شفتەی لێ بنم شفتە خۆشیشە بە زوو بێتەوە ها باشە ئاگا لە مناڵەکان باشە دەبرە وەی دەبوات زوو بێتەوە ژنەکە تاخیرم بۆ دایرە باچی لە ژوانێ ڕەکە پیاوەکەوە لە چۆی بەس بزانمەوە هاوار و فەرتنین چییە؟ هاتم خوا بڵێن بەچیتانکە باشە ئاگا لێ لەو فەرتەنەیە چی بووەوە؟ کورە حکومەتە خەبەر بۆتەوە جەوی هەیە هەڵە بەزێ و دابەزیان مەپرسە ئەی ملت میلەت خەوتووە ئومێد ئەخوازین کەوا ئەو مناڵانێک کە تازە لە دایکە بن ناوی جوان و ناوی کوردەواری و ناوی تازەیان بۆ دابنێن ئەی ناوەکان ئێستا تقریبا عکس بۆتەوە بەخوا من برادەرم هەیە خێزانەکەی ناوی ئاشتیە معدەر شەڕیانە ناسیاوێکمان هەیە ناوی قارەمان لە پشیلە ترسی ئاخشتی وان ناکرێت ئەمانە
یا برادێکم هێنایی جەزایە ئەو زۆر برادەرمە مناڵەکەی ناوە زەربە بۆی لەگەڵ ناوەکە بگونجێ زەربە جەزا ئەخرەوەکەی ناوە بەخوا برادێکم هەیە هی عیامی تەلەبایەتیمانە ناوی زاهیرە ئەمەنە زەعیفە بیخەیتە سەر لا دیار نامێنێت ئەریکا کە تۆ بەسە با تۆزە قسە بۆم کامێنێ بکەم چاکەم شکر سەلامەت بی مامۆستا باشی کاک بەرزان چاوەکەم بەڕێز مامۆستا گیان بابەتی کۆتاییمان لەسەر چییە؟ بابەتی کۆتایی مهمە ئێ خۆزگە موبایلێک دەبام یعنی چ؟ ئێ یعنی چ؟ هیچ ناڵم خۆت بیبینە منەڵم بەزەوە نەدەڵێم ئەڵێم خۆزگە موبایلێک بوومایە دێڵە با بیبینی بیبینن خۆزگە موبایلە بوو خۆزگە موبایلە بوو شەڵا بە شەڵایی خوا موبایل بوومایە بۆ خااتری خۆ پێخەمەر ئەم کابرایە تێک چۆ بۆچی واکە ئەم کابرایە بۆچی نالێ بخۆم کار ئاخ بۆ موبایل ئێتخوا باوکم مەحوڵەوە چواری بەیان من تایسە نەخەوتوم خۆزگە موبایلە بوو چێ تێک نەچوبێ بۆ خااتری خۆ پێخەمەر ئەم ئێستا تو بۆ ئەم شە بوو تەخەسە بۆ جانی من خۆزگە موبایل کورە کاکە هاوە موبایل پڕ بەحدەیە دەچی لە یەکەی بیکەتە ها من تێک چوم من تێک چوم لە ئێوارە بۆ تۆ هێشتم بخەوم 5,000 جار وتێتە خۆزگە موبایلە بوو موبایلی چی کاکە موبایلت بۆ چییە؟ ئەوەی کە لە دڵی منایە تۆ نایزانی نا کورە بابە بیخە دڵی منیشە با منیش بزانم دڵم تەقی خۆزگە یەک جار پێم بڵێ ببڕێتەوە بەس بزانم ئەمە چییە مشکلت چێ تۆ لە ئێوارە خۆزگە موبایلە بۆ هێشتوتە من یەک دەقە بخەوم من یەک شتەڵم بەس یەک ئێ دە باشە دی ئەڵێم خۆزگە موبایلە بوو بەچی خام لێکرد هیچ بووە کاکە ئەو هەموو موبایل کاک سامەجان تۆ لە من ناگەیت ئەوەی لە دڵی منایە یەخوا لە دڵی کەسانە ئێ کاکە دە پێم بڵێ دڵم تەقی تۆ تێک شووی تۆ عیبت نەبوو تۆ ئێوارە هاتی بە حیساب ئێرە بخەوی ئەی کاکە بەس پێم بڵێ تۆ ئەو ماڵە ڕاقی و جوان و ماڵە خۆشی خۆت بەجێ هاش لە هاتووی لەم ژوورە ساد و سڕی من ئاخەوی ناتوانم نەمتوانی بڕۆمە ماڵەوە چاوم بەلای نهات یعنی بەتەمە هەلێرە بخەوی بەم حاڵیشەوە ئەزانی بۆ تۆ خۆزگە موبایلە بوو کاکە بەس پێ بڵێ بۆچی موبایلە بووی تێم گەێنە دڵم تەقی من خەریکە مێشکمە تەقی ئەم شەو تەبای نەخەوتوم تۆ بەزە قسێ دوو تۆ بەس بزانم چێ وا تەسیری لێ کردووی تێم گەێنە یاخوا ئەوەی لە دڵی منە لە دڵی دوژمنەکەشمان چار نییە بۆ باسەکەم دی بۆ دەزانی من مامۆسای کوردی وایە مامۆستا وتم بە ئیمتیحانی سەری ساڵ تەلەبەکانم بە ئیمتیحانێکیان کەم لەسەر خۆشەویستی داڕشتنی خۆشەویستی طبعا امتحانی سەری ساڵە ناوەکانە نوشتێنەوە تیپێکی لێن بۆی کە بە عەدالەت لێمە دەرەجەکان بێنمەتەوە الحەقی خوێنمەوە داڕشتنی جوانتیان بوو یەکێ لەسەر خۆشەویستی دایک یەکێ لەسەر خۆشەویستی نیشتیمان یەکێ لەسەر خۆشەویستی هاوڕێ یەکێک لە تەلەبەکان داڕشتنێکی بۆ نووسی بوون بەناونیشانی خۆزگە موبایل دەبوو لەوە باشە من پێم وتون داڕشتنی خۆشەویستی بنووسە ئەمە چیە نووسیەتی خۆزگە موبایل دەبوو بابی خوێنمەوە نووسی بووی خۆزگە موبایلەکەی دەستی دایکمە بوو دایمە لەبەر چاویایەتی و بۆ هەر شوێنە ئەوەش ئێبر لەگەڵ خۆیە بۆ مەتبەخەکە ڕۆی بۆ میوانەکە و دایمە لەگەڵیا بوو خۆزگە موبایلەکەی دەستی باوکم دەبوو دایمە لە پاڵ خۆیان دایەنە سەیدیە کرد پاکیە کردەوە زەردەخەنەی بۆ کرد لە شوێنێکی تیا تەلەبەکە نووسی بووی خۆزگە موبایلەکەی دەستی براکەمە بوو بۆ هەر شوێنێک بڕۆشتایە لەگەڵ خۆیان ئەیبرد بۆ پارک بۆ شوێنی خۆش لە شوێنێکی تیا نووسی بووی خۆزگە موبایل دەستی کوشەکەمە بوو لە کاتی ئیشکردن و قاپشتن و پەنجەرە پاکردنەوەشە هەر لە دەستیەوە بوویانی بۆ کرد و پێیەکەنی بەخوا جێداخە تۆ سەیری داخە تۆ دیقەت بە مناڵێک ئەمەنە پەراوێز بێت ئەمەنە گرنگی بە موبایل بدرێت ئەوە لە گرنگی بە مناڵەکە نەیە وەرحاڵ ئەوە جێداخەکە نییە ئەوەی کە جێداخەکەی ئەماوێکیزە بۆ دەیگەڕمەوە وتم بزانم کێ ئەم مناڵە ئەمەنە زیرەکە ئەمەنە کاریگەری ئەو موبایلە لەسەر مناڵەکە هەیە با بزانم کێیە بابێنم بە دوای باوکیان وەزیری فروک و تسوای کرد کێ بوو ئەوە چنکی
دەفتەرەکەی کلۆ تیپمان لێەوە بەسەرەکەم کێ باشە کێ بوو؟ کوڕەکەی خۆ آخر ئەوەیە ئەو ژانە لەو دڵم دەرناچێت نەوەڵا کارسامان تۆ لە خۆ بکەرە مۆقیفی بنەوە بزانم تۆ چێکی وەژوو نەفەن دەی گوێم بە تۆ هاسان خۆزگە مۆبایلە بووم خۆزگە مۆبایلە بووم خۆزگە مۆبایلە بووم دەبێت تۆ دەی سراحەتی وا ڕۆژ بووە خۆزگە مۆبایلە بووم هەڕەکە کاکە جوان تۆ بخەوە برە خۆزگە مۆبایلە بووم خۆزگە مۆبایلە بووم خۆزگە مۆبایلە بووم بە قۆنێژێرە زیێڕەکەکردن ئەمشۆ هەنوێ بخێن شەڵا هەبوو نەگەڕێتایەوە ئەم تەکنۆلۆژیا مۆبایلە چەندێک سوودی هەیە دوو ئەوەندە زەرەری هەیە ئەوەنەی کە گرنگی بە مۆبایلەکانتانێن دایکان باوکان خۆشکان برایان ڕوبعی ئەوەش گرنگی بە مناڵەکانتان بن بە جددی یعنی گرنگیدان بە مناڵ زۆر زەڕورترە لە گرنگیدان بە سۆسیال میدیا و بە نازانم چی و بە فەیسبوک و ئەنستاگرام و کۆمەڵێ بابەتی تر هەیە مناڵەکانمان زۆر لەوە شیرینتر و زۆر لەوە عزیزترن چونکە ئەوە نەوەی دواڕۆژی ئێمەن مامۆستا گیان کۆتایی پێبینین یان شتت مایە وەڵاهی ویستم شتێک بڵێم و نەوهێشت یاڵە فەرموو ئەڵێم ئیتر هەربەی ئەم هەفتەیەمان هەر ئەوە نەبوو هیوادارین هەفتەی ئایندە بابەتی زۆر لەمە بە پێستر و کۆمیدی تر و کۆمەڵایەتی ترتان پێشکەش بکەین تاڵقەیەکی کە دانیشن بەخێر خواتان لەگەڵ